بەرپرسان و هاوڵاتیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا لە پێشکەنیسەی ماریوسف لە قەزای عینکاوە دژی بڕیاری دادگای فیدراڵی عێراق گرت بوونەوە و بڕیارەکەی دادگایان بە جینۆسایدێکی سیاسی و کۆمەڵایەتی دژ بە پێکاتەکان ناوزەند کرد و داوایان کرد سەرۆکۆماری عێراق بێتە سەر هێڵ و ئەم ناحەقیە قبوڵ نەکات. زیاتر ئەوەیە کە ئەو پێکاتەژان لە کوردستان هەیە نەیەڵێتن بێگزایی ناڕازا دەکەمە بۆی سەر ئەو کورسیامان بۆ بگەڕێنەوە کورسی کۆتاکان بگەڕێنەوە بەتابەتی پێکاتەکانی مەسیحی. ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێتن لە هەرێمی کوردستان پێکاتەکان تورکمان کلدان سریان ئاشور و ئەرمەن ناتوانن لە پەرلەمانی کوردستان بەشدار بن بۆیە داوامان کرد کە دادگای پێداچوونەوە بە بڕیارەکەی بکات و دووهەمیش داوامان کرد سەرۆکۆمار داوا لە دادگای فیدرالی بکات ئەویش کە پێداچوونەوە بۆ بڕیارە بکات چونکە سەرۆکۆمار بە گوێرەی دەستور حامی دەستورە پارێزەری دەستورە. ڕۆژی 21 مانگی دوی ئەم ساڵ دادگای فیدراڵی عێراق ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی کەم کردەوە بۆ 100 کورسی و کورسی پێکاتەکانی هەڵوەشاندەوە. ئەوەش ناڕزای توندی پێکاتەکانی لێکەوتە و دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە ژیانی ئاشتیانەی لە کوردستان نەهێشت و بڕیارەکەی دادگا بەنا دەستوری لە قەڵەم دەدەن بەڵام یەکێتی لە بەرامبەردا دەڵێت ئەم حیزبانە نوێنەری هاوڵاتیانی پێکاتەکان ناکەن و لەلایەن پارتیەوە دەجوڵێنرێن. پاش بریاری دادگای فدرال ئەم گربوونەوە ئەنجامدا لە پێناوی قبول نەکردنی ئەم بریارە چکە بریارێکی سیاسی و نادەستوریە بریارێکە تەنها لە بەرژەوەندی تاکە حیزبێکی سیاسی دیاری کراوە بۆیە ئێمە وەکو پێکاتەکان بەردەوام دەبین لە ئەنجامدانی ئەم جۆرە گربوونەوەانە تاکو دەگەینە مافی سروشتی و یاسایی خۆمان و ئەو پێشلکردە مافە لە کاتێکدا بووەکەوە پەرلەمانی کوردستان حەقی خۆیەتی یاسا هەموار بکاتەوە نەک دادگای فدرال لە زیاتی دامەزراوێکی تەشریعی بریار لەسەر نەمانی کورسی کۆتاکاندا. پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە لە نەمانی کورسی کۆتاکان و ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی ئەو حیزبە لە میانەی پێشوازی لە باڵێزی ئوسترالیا لە عێراق ڕایگەیاند هەڵوەشانەوەی کورسی کۆتای پێکاتەکان لێدانە لە پرسی هاوبەشێتی و پێکەوە ژیان هەروە دەشڵێت لە بەرتوندی کێبڕکیەکان ڕەنگە بەبێ بوونی کۆتا نەتوانن نوێنەرایەتی خۆیان لە پەرلەمانی کوردستان دەست بخەن بەڵام یەکێتی دەڵێت نیگەرانیەکانی پارتی لە خەمی پێکاتەکاندا نییە بەڵکو لە ترسی کەمبوونەوەی هەژمونی حیزبەکەی لە پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستان. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.